یەکێک لە پرسەگەرمەکانی گۆڕەپانی هەمیشە جەنجاڵی عێراق دەرکردنی هێزە بیانیەکانە بە تایبەت هێزەکانی ئەمریکا. ئەم بڕیارە دوایەوەی ساڵانێک وەک بانگەشەیەکی سەرەکی لایەنە سیاسیەکان لە عێراق بەکاردەهێنرا کرایە پڕۆژە یاسایەک و لەلایەن عادل عەبدولمادی سەرۆکوەزیرانی کاربەڕێکەری عێراقەوە ئاراستەی ئەنجومەنی نوێنەران کرا. ئەنجومەنەکەش بە غیابی پەرلەمانتارانی کورد و سوننە و بەشێک لە کوتلە شیعەکان پڕۆژە یاساکەی پەسەند کرد. لە دوای پەسەندکردنیشی لە ئێستادا جێبەجێکردنی پڕۆژە یاساکە بۆتە داواکاری سەرەکی بەشێکی زۆر لە هێزە شیعەکان لە عێراقدا. لەو چوارچێوەشدا و لە دوایین هەڵوێستی سەبارەت بە پرسی بوونی هێزە بیانیەکان لە عێراق، موقتەدا سەدر سەرۆکی ڕەوتی سەدر و هاوپەیمانی سایرون کە یەکێکە لە گەورەترین کوتلە پەرلەمانیەکان داوای ڕێکخستنی خۆپیشاندانێکی ملیۆنی کردووە بۆ دەرکردنی هێزە بیانیەکان کە ئەو سەرکردەی شیعە بەهێزی داگیرکرد لە وڵات ناوی هێناون. دواتریش سەرجەم گروپ و فەرماندە و سەرکردەکانی گروپە چەکدارە شیعەکان پشگیری خۆیان بۆ داواکەی سەدر ڕاگەیاند. خشانەوە و دەرکردنی هێزە بیانیەکان بە تایبەت هێزە ئەمریکیەکان بەڕای چاودێران کاریگەری گەورەی لە سەردۆخی عێراق و ناوچەکە دەبێ، چونکە لەگەڵ دەرکردنی ئەو هێزانە لە عێراق چەندین سزای جۆراوجۆر لەلایەن ئیدارەی واشنتنەوە کە ملیۆنان دۆلاری لە عێراق خەرج کردووە بەسەر بەغدا دەسەپێنرێ، وەک پێشتریش لێپرسراوانی ئەو ئیدارەیە هەڕەشەی سەپاندنی ئەو سزایانەیان کردبوو. سزاکان خۆیان لە سزای سەربازی و ئابووری و بازرگانی دەبیننەوە. ئەمە سەرڕای مەترسیەکانی دووبارە سەرهەڵدانەوەی گروپە تونڕەوەکان بە تایبەتیش داعش بەهۆی ئەو بۆشایی ئەمنیی کە کشانەوەی ئەو هێزانە دروستی دەکەن. لەو چوارچێوەشدا ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵ لە زاری سەرچاوەیەکی ئاگادار لە ئیدارەی ئەمریکاوە بڵاوی کردوێتەوە واشنتن بیر لە پێداچوونەوە بە هاوکاریە سەربازەکانی بۆ عێراق دەکاتەوە ئەگەر هاتوو بەغدا بڕیاریدا بە کۆتایی هێنان بابوونی هێزە بیانیەکان لەسەر خاکەکەی. ڕۆژنامە ئەمریکیەکە ڕاشی گاندووە هەردوو وەزارەتەکانی دەرەوە و بەرگری تاوتوی کەمکردنەوەی هاوکاریەکانیان کردووە بۆ نزیکەی 250 ملیۆن. هاوکات پێداچوونەوەش بە هاوکاریە سەربازی و ئابوووریەکانیشدا دەکەنەوە. ئاشکراشی کردووە نووسینگەی کاروباری ڕۆژهەڵاتی نزیک سەر بە وەزارەتی دەرەوەی ئەمریکا داوایەکی پێشکەشی نووسینگەی کارگێڕی و بودجەی کۆشکی سپی کردووە بۆ هەڵوەشانەوەی بڕی 100 ملیۆن دۆلار لە بودجەی 2021 بەهۆی بارودۆخی ئێستای عێراقەوە. لا ڕاگەنراوێکی وەزارەتی دەرەوەی ئەمریکاشدا هاتووە کە بڕیاری کۆتایی دراوە بۆ ڕاگررتنی پارەکە، بەڵام گەورە بەرپرسانی کارگێڕی فەرمانیان داوە بە ڕاگررتنی پارەکە ئەگەر هاتوو عێراق داوای لە هێزە بیانیەکان کرد بچنە دەرەوە. پێشتریش دۆناڵد ترامپ لە وتەیەکیدا لە کۆشکی سپی هەڕەشەی سەپاندنی سزای بەسەر عێراق و دەست بە سەراگرتنی ملیاران دۆلاری عێراقیەکان کرد ئەگەر ئەمریکا ناچار کرا بکشێتەوە لە عێراق. وتیشی ویلایەتە یەکگرتووەکان بە ئاسانی لە عێراق ناچێتە دەرەوە، بەڵکو سزایەکی بەسەردا دەسەپێنێ کە پێشتر وێنەی نەبوو بێ. هاوکات وەزارەتی دەرەوەی ئەمریکا هەڕەشەی کرد بە سڕکردنی هەژمارە عێراقیەکان لە بانکی یەدەگی فیدراڵی لە نیویۆرک کە ئەوەش دەتوانێت ئابووری عێراق تووشی قەیرانێکی نەختینەیی بکات. هاوکاریەکانی ئەمریکا لەسەر ئاستی سەربازی و ئابووری دەگاتە نزیکەی 3 ملیار و 700 ملیۆن دۆلار کە 250 ملیۆنی بۆ کڕینی کەلوپە لە سەربازیەکانی ئەمریکایە و بەشێکیشی تایبەتە بەڕایەنانی هێزە ئەمنیەکان و بنیادنانی دام و دەستگا بەرگریەکان.